بە زمانی بە ڕۆژەوە لە مانگی ڕەمەزانە ئیشمان کردووە ئەم کۆمپانیا پارەکەی ڕاگرتوون ئیتر نازانم هۆکەی چییە دەسیمان پێیەکە هەڵێ ئەمڕۆ ناسبێنێ سبێنە ناو دوو سبێن چوار سبێن ئیشمان بۆ کردو و پارەکەمانی ڕاگرتووە ئیتر هۆکەی نازانی چییە پارەکەی ڕاگرتوین ئەجا دوو مانگە پارەکەی دوو مانگە 2019 دوای کە پارەکەیانی کاتامە کۆمپانیاکە کردەوە نەخر کارمە بۆ نەکرد وەڵای ئێمە داواکارەکەمان ئەوەیە پارەکەمان باتێ بزانێ هۆی چییە پارەکەی ئێمەی ڕاگرتووە هۆکارەکەی چییە هۆکارەکەی چییە بزانێ حکوومەتە کۆمپانیاکەی نایە هۆکارەکەی چییە کۆمپانیاکە ناڵێم لەگەڵا کۆمپانیا قساکەن ئەڵێ ئەمڕۆ ناسبێنێ هیچ دەسیمان پێەکە کاتێک گرێبەستان کردووە گرێبەستەکەەوە بۆ هەموو مانگی لە کاتی خۆیان پارەکەتان باتێ بەڵێ ئێستا کە پێتان وتۆ چی قسەیەکی هەیە ناڵێم ئێستاکە پێی ئەڵێن دەسیمان پێەکە بەکۆی گشتی کرێکارەکان بڕی پارەکە چەندەکەن وەڵای تقریبان پارەی دوو مانگە چەند کەس نەموتان چەند کرێکار 150 کرێکارە بێ 150 کرێکارە